سەبارەت بەم پرسیارە دەتوانین ئەوە بڵێن ڕاستە لەگەڵ ئەو گروپ و لایەن و کەسە مەدەنیە جیاوازانەی کە یەکترمان بینی لەسەر ئەوە هاوڕا بووین کە ئەم داگیرکاریە قبول ناکرێت و ئەمە پێشەلکاریە بەرامبەر گەلی کورد. سەبارەت بە پەیوەندی نێوان پارتی و تورکیا ئەوەندە ئاسان نییە باسی لێوە بکرێت، بەڵام دەربارەی ئەمە پێم وایە نابێت بیرروبۆچوونی تەنها یەک لایەن وەربگیرێت و بڕیاری لەسەر بدرێت، بەڵکو دەبێت بیرروبۆچوونی هەموو لایەنە جیاوازەکان وەربگیرێت. بەڵام بێگومان ئەگەر یەکڕێزی لە نێوان گەلی کورد و لە نێوان لایەنە کوردیەکان و حکوومەتی هەرێمی کوردستاندا نەبێت بۆ وەرگرتنی هەڵوێستی ڕوون و ئاشکرا لە دژی ئەم داگیرکاریە ئەوە کۆتایی پێنایەت، کەواتە تاکە ئەگەرێک بۆ کۆتایی هێنان بەم داگیرکاریە و ئەم هێرشانە ئەوەیە کە هەڵوێستی ڕوون و ئاشکرا هەبێت لەلایەن پارتە سیاسیە کوردیەکانەوە. بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان پێویستە بەڕوونی بڵێت کە ئەوان ڕێگە نادەن دەوڵەتی تورکیا بەردەوام بێت لەو داگیرکاریە، هەروەها پەرلەمانی عێراقیش هەمان بۆچوونی هەبێت، پێویستە ناتۆش ئەمە قبوڵ بکات. پێشمان وایە نەتەوە یەکگرتوەکانیش دەبێت دژی ئەم داگیرکاریە بوەستێتەوە.